کاک سالار ئەو کاتت باش کاک سالار ئەو کاتت باش کا قادر دەست خۆش بێت تەلەفۆنت کرد و ئێستا شوێنەکەم باشەوە خۆم تەلەفۆنم بۆ کردیتەوە سپاس دەکەم. کاک سالار کەسێک بە ناوی فەرهاد کە وەک ئەوە سەرۆکی عەشیرەتی تیلکۆ جارەکەی تریش باس کرا بە ڤیدیۆش بڵاو کراوە کە کەسێک بووە لە سەردەمی ڕژێم پلەپایی هەبووە باوکی پیاوی ڕژێم بوو ناوی لە تاوانبارانی ئەنفالە ئەڵێن تۆ وەکو بەرپرسی مەڵبەند زۆر دامی دەکەی لەو شوێنێکە پێویست بکات دایم و سەعات پشتگیری دەکەی ئایا تا چەند ڕاستە؟ کا قادر من لە دۆسەی ئەنفال و جێنۆسایدی شەکەم و خەڵکی گەرمیان ئەناسم و خەڵکی گەرمیانیش ئێمە جگە لە بابەتی سیاسی ئێمە کۆمەڵایەتیان یەک بە یەکێکە ناسین. من ئەو کوڕە 6 ساڵ جارێکیش نایبینم ئاگام لە تەفاسیلی ژیانی نییە و ئێستا نازانم ئیشی چییە. بەر لە 2 مانگ بابەتی ڕوخاندنی قەڵاکەی کوێخادێرین هەبوو دوای ئەوە 2-3 ڕۆژ هانیهانیەک دروست بوو کە لە گەرمیانیش حاڵەتێکی لەو بابەتە ڕوو ئەدا گوایە ئەو کوڕە خانوویەکی هەیە و ئەڕوخێنرێ پەیوەندیان بە منەوە کرد خەڵ بتم کاکاوە خانوو ڕوخاندن و ئەوانە ئیجراعاتی حکوومەت و شارەوانی و تەجاوزات و ئەوانەیە کە من دژی تەجاوزیشم. ڕۆژێکیان لە مەڵبەند بووم لە ژوورێکی تر لە پشتەوە بڕایتە بێت چۆنت بۆ گەڕمەوە وابوو کە هاتمەوە هۆڵەکە سیرەکەم کۆمەڵێک میوان دانیشتون کە دەرگا کراوەیە مەجموعەکن ئێمە خزمانی تیلەکۆین هاتوون بۆ ئەو ئیشە بەخێر بێ سەر چاو کاکە ئێرە حزب علاقەی لە تەدەخولی کاروباری حکوومەت و شارەوانی و تەجاوزات نییە. لە دوای ئەو دانیشتنا لە دوای ئەو بینینە جەماعیە بە هیچ جۆرێک نە تەلەفۆنم لەگەڵی کردووە نە بینیومە نە دانیشتنم هەیە لەگەڵی و بڕایت هەبێ کاقادر ئەمە کە بۆ تۆ ئێڵم بۆ ڕێی ئابژگوێنێتی ئێمە پرۆسەیەکی نوێمان دەست پێ کردووە ڕوبەڕووبوونەوەی دیاردەکانی گەندەڵی دژی ڕاوکردن ئەمڕۆ لە قەڵاچەرمەلە بووم 15 مانگە یادی ئەنفالمان کردوێتەوە لەوێ بە ئاشکرا کۆمەڵێک خەڵکی لێبوو پەیامەکەم گەیاندووە کە دژی ڕاوکردن بینی چونکە لە ئەنفالدا خەڵک و هەموو زیندەوەرێک هەموو گیان لەبەرێک ئەنفال کراوە بۆیە من لەم بابەتانە زۆر خۆمە پارێزم من ئەزانم تایبەتمەندی گەرمیان چییە و تایبەتمەندی کوردستانیش چییە سەبارەت بەم پرسەش یعنی جەنابەت پەر لە 15 ساڵ من و تۆ مقابلەی ڕادیۆییمان کردووە لە 2009 پێکەوە مقابلەمان کردووە لە ڕادیۆینەوە جەنابەت دەورت هەبووە لە ناساندنی جنۆسایدی ئەنفال لە پەرلەمانی سوید خۆشم هاتووم پشتیوانی چالاگوانەکانم کردووە پشتیوانی لایەنی پەرلەمانی کردووە براکەی خۆت لەم مەسەلانە بەدوورە. ئەی ئەڵێن دوێنێ کاک سالار ئەڵێن دوێنێ ویستراوە لە قایم قامێت و لژنەی ئەمنی ئەو خانیش تەجاوزی هەیە تێک بدرێ ئەتوو ڕێدەگریت کردیە دوێنێ هیچ کاقادر بەسەری تۆ بنەمایەکی نییە ئەگەر بویسترێ ئەکرێ ئەگەر بویسترێ بڕیار هەبێ ئەکرێ حکوومەت کەس دەتوانێت دەستی بگرێەوە نە ئێمە تەدەخول لە کاروباری حکوومەتەکەین و من بۆ خۆم وەکو سالار دژی تەجاوزم یەک کەس هاتبێتە لای من دەیان کەس ڕۆژانە خەڵک بە ئشکالی جیاجیا دێتە لای ئێمە داوای دامەکە ئێمە دژی تەجاوز حەزەکەم یەکشت پێ بڵێم ئەمە بۆ ڕێی عامە با بزانم ئێمە لە گەرمیان لە ئینتیخاباتی پێشوو 9755 دەنگمان هێناوە بڕوا بکە دەرفەتێکی زۆر بە تاجاوزات درا بۆیە ئەمە دەنگمان کەمی و ئێمە ئەمانەیە وەکو حەزب ئینتیخاباتمان لە پێشە ئەمانەوە بیبینەوە بەکاری قانونی دڵنیا بە لەوەی یعنی دوێنێ ئەو خەبەرە دەقیق نییە کە هیچ کاک سالارە تو کاک سالار ئێن دوێنێ لە شەو یادی ئەنفال ئاکۆ هەیە فەرماندەی هێزی کۆماندۆیە لە گەرمیان چۆتە بەربدەمی ماڵی کەسێک بە ناوی بەختیار ڕەوف کە باوکی ئەنفالە و چالاکەوانی بواری پێیان وتووات بەیانی دەبێت ڕێگا بدەی قوبات بێتە سەر مەزارەکە هێزەکی زۆری کۆماندۆش بردرایە چۆن دەکرێتێتی بە زۆرم لێ فشار بخاتە سەر خەڵک کە ڕێگرینەکە ناڕەزایەتی دەرنەبڕن من ئێستا لە ئەمڕۆ 15 مانگە دوێنێ یادی ئەنفال بوو ئێمە چوونە سەر مەزارەکە کاک بەختیاریشمان بینی ئەم ڕۆژ من نەمبینی بەڵام وتیان
لە مەراسیمی قەڵا چەرمەڵە بووە هیچ شتێکی باز نەکردووە و بە دڵنیایەوە هێزی کۆماندۆ لە گەرمیان هێزێکی ئەوەندە تێکەڵن لەگەڵ خەڵکو ئەوەندە بە دیسپلینن ئەوەندە بە دیسپلینن دوورن لەم بابەتانە یعنی تو نەفسی دەکەی کاک سالار من یەکشت پێ بڵم یەک مەسەج دەمە من نامێت بکەومە دیفاع بەڵێ لەو مەسەل گوێت لێمە بەڵێ ئێستا گوێم لێتە بەڵێ ئەو بابەتە بە هیچ جۆرە کشتیوانە بووە ئەو کوڕا لەگەڵ کۆمەڵک لە کەسوکاری ئەنفال لەگەڵ خودی کاقوبات دانیشتون گەیشتونەتە ڕێککەوتنێ کۆمەڵک داواکاریان هەیە داواکاریەکانیان هەمووی ڕەوایە گەیشتون بە ڕێککەوتن لەگەڵ کاقوبات و پێکەوە ڕۆیشتون لە مەزاری ئەنفال تاجەگوڵینەیان داناوە ئەمە لە ڕێی عام و لە هەموو تەلەڤیزیۆنەکانی یعنی بە زۆرم لێ نەبردراونەتە لای یان فشاریان بخرێتە سەر کە پرۆتستۆی نەکەن کاقادر تۆ خەڵکی منتیقەیەکی پیاوێکی ئەدناسم پێشمەرگە بووی بەڵێ ئێرە بەغیرەتن خەڵکی ئێرە بەغیرەتن بڕوا بکە ناش نەژێر باری تازە کێلەکی ئەتسێکا قادر هەر کەسە لە ماڵی خۆی هەر کەسە لە شوێنی خۆی ئەو کوڕە بەختیار من ئەیناسم پیاوێکی بەغیرەتە دڵنیاتەکەمەوە ئەگەر وابێ ئێمە دیفاعی لەکەین سالار مەحموودە بێ بە مەحامی ئەگەر وابێت جنابت پەیوەندی پێوە بکە ئەگەر وابێت بۆیە بڕوایت هەبێ کاکادر بەڵێ ئەمە پرسیار دەکەن کاک سالار ئەم بۆ بڵاوم نەکردەوە بانی بەڕاستی دەمێ بە دواتچوم بکەم لەگەر ڕێی هەردوو لا بگەینە قەنەعات بۆی خەڵک چکۆمەش مەرز نییە و خەبەرەی دێتەکنەمە 100% ڕاست بێ بۆ خۆت دەزانی بۆیش بە دواتچوون دەکەم ئەو تەلەفۆنانەم دەست پێ کردیە سە بڵاوم بکرد بە ئەتانگوت بۆ بڵاو باستان نەکردیە تەلەفۆن نەکرد بێوەنیا کاک سالار ئەتوو قەت لۆ چاپخانە چێ لای مام جەلال داوات کردێت چاپخانە دابدرێ و پارەت پێدرابیت یعنی ئەو پرسیارە 2-3 لۆم هات بڕوا بکە مادام هاتیە پێش بۆیە ئەو پرسیارە دەکەم سپاست دەکەم بۆ ئەم پرسیارش بەڵێ ساڵی 2004 من ینی بەر لە 20 ساڵەکەم ئەو کاتە گەنجتر بووم بەڵێ ڕایان سپاردم بە ناوی گەنجان و قەڵم بەدەستانی گەرمیانەوە دیدارێک لەگەڵ مامجلار ڕێک خرە دیدارەکەمان ڕێکخت زیاتر لە 250 کەسی لێبوو بەڵێ ئەو کاتە چاپخانەیەک قەراردرا و ئەو کاتە لە ڕاستیا ئێمە شارەزاییمان نەبوو چاپخانە چیە و چۆن و ئەفسێ چۆنەوەوانە چاپخانەیەکی لەو جۆرە کڕا بایی هەموو ئەو پارەی بۆی تەرخانکرا بوو $15,000 15 واتە بە کوردەوانیەکەی دەفتەر و نیوێک درا بەو چاپخانەیە هێنرایە گەرمیان لە گەرمیان ماوەیەکی زۆر لە سنتەری گەنجان مایەوە ئیشی پێنەکرا دواتر گوازرایەوە بۆ شوێنێکی تر ئێستا پێ ئەڵێن ڕێکخراوە دیموکراتیەکان کە بینایەکی کۆ کاک سالار دەنگت بچرا ئەوانە بوو چاپخانە ئیشەکات دەستگەی ڕسمیش ئەو کاتەوەی نەگرت دوای ئەوە لەگەڵ دوو برادری تر کە خەڵکی قەڵم بەدەست و ڕووناکبیرن وتیان تەسلیمی ئێمەکەن لە کفری ئێمە ئەیخێنەکان لە ڕاستیدا تەسلیمی ئەوە کرا مەبلەغێکی بچوو کە شایستەی وتن نییە لەگەڵی ما بووە تەسلیمی ئەوێمان کرد بەداخەوە یەکەمان چاپخانەکە زۆر کۆن بۆ کاتە دوو هەمان ئێمە ئەو کاتە معریفەی بەگەرخستی چاپخانە نەبوو بۆیە لە ڕاستیا ئیشەکە ینی بەو هەدەفەی کە ئێمە ئەوەمان کرد سەری نەگرت لە پاڵ ئەوەیە کۆمەڵێک ڕێوشێنی تر گیرایە بەر بۆ مەسەلەی ئاب دابینکردنی کۆمپیوتەر و مستەلزەماتێکی تر کە ئەو خەڵکەی لەوێ بووین داخوازیان هەبوو ئەو کاتە مامجلال داخوازەکەی یادی بەخێر بێ بۆ جێبەجێکردن یعنی ئێستا چاپخانەکە ماوە لە بەس لە گوتر لە شوێنەکە ئەوە دەنگت پچرا کاک سالار لە چاپخانەکە لە کفریە بەڵام نازانم لەکوێ ئەمەی کە من لەگەڵ تۆ باسیەکەم ئەو پرۆسەیە کە چاپخانەکە لە گەرمیان مایەوە 3 ساڵی خایاند چۆن بزر دەبێ کاک سالار با بۆ تاوکم کاکە با بۆ تاوکم تکایە بەچاوت ڕوون بێ کاخادرگیان 3 ساڵی خایاند دوای ئەوە تەسلیمی دوو برادەرکران لە کفری بەڵام لە ڕاستیا بەگەڕ نەخرا ینی ئیتر نازانم جەنابەت ئەتەوێت بڵێ چی لە پشتی ئەمەوە لە پشتی ئەوەشم پێ بڵێ بۆ ئەوی لە خزمەت والله هەرەوەدە بە منیان گوتوتیان پارە وەرگیرایە و دوای ئەو چاپخانەکە ون بووە ئیتر بەس من یەکشت پێ بڵم ینی هەندێک شت هەیە نیگەرانیت بۆ دروستەکە
لە دوای ئەوە کە من بووم بە ئەندامی پەرلەمان خۆ تزانی ئێستش من و تۆ لە بواری جنۆ بواری ئەنفال و بواری جیاجیاش پێکە ئەمە هی وتن نییە بەڵام نیگەرانی ئەو خاڵە وای لێکردم بیرەوە بکەینەوە ئێمە ئەوە بکەین بەڵام ئەوەی جێگەی پرسیارە لە ڕاستیە ئێمە لەم بارودۆخە ئێستا گەرمیانی ئێستا ڕخۆزگا ڕۆژێک لە سوید بیتەوە لێرە گەرمیان ببینی گەرمیانی ئەمڕۆ گەرمیانی 10 ساڵ پێش ئێستا نییە زۆر زۆر گەورە بۆ زۆر بەرفراوان بێگومان وە لە ڕاستیە پێویستمان بەو حرەکەیە هەیە ئەبەس قەزم لەوەی ینی چاپخانەکە چی لێ هاتی کاکەوە ینی بەو پرسیارت بۆکەم و جوابت لێگەڕمەوە باشە کاک سالار کاتم گرتی و زۆر سوپاس بە وەڵامدانەوە دڵڕاگرتن دڵ گەورەیت باشە زۆر سوپاس دەکەم من سپاس دەکەم کاقادر تۆ برای خۆشەویستی پرسیارەکانت هیوادارم وەڵامی خۆت تیاوەرگرت بێتەوە سڵاوم گەێنە بە کەسوکار بەدە مەمنون سپاس دەکەم مەڵی کاک سالار ئیشی مەشەوەی خەڵک ئەوەمان لۆ دەنێری دەبێت پرسیار لە ئێوەمانام بکەین ئەگەر بڵاوکەینەوە بێگومان ڕەنگی باشتر ئەو هەر ڕاشکاوانە لەگە یەکتر قسە بکەین زۆر سپاس بە ئەو کاتەی پێت بەخشین سپاس کاک سالار کاتش خۆش